بناوی خوای بەخشندە میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ سەبارەت بە پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشین و موسە و دەرماڵەکاندا لە هۆڵی پەرلەمان و پێشتریش لە لیژنەکان ئەوەی کە پێمان کرابێ ئەوەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەرگریمان کردووە لە مافی خەڵک و بە تایبەتی ئەو خەڵکەی کە موسەکانیان کەمە یا خانەنشینیان کەمە یان ئەوانەی کە ویستراوە دەرماڵەیەکیان هەیە ببردرێ یا دوو موچیان هەیە بە تایبەتی کە پەیوەندی بە کەم ئەندام و زیندانی سیاسی و بنەماڵە و کە سوکاری شەهیدانەوە هەیە کە دەستکاری بکرێ. ئێمە بەرگریمان کردووەوە سوپاس بۆ خوا بەشێکی زۆری لەمانە چەسپیوە، بەڵام بەڕاستی کە هاتە سەر بابەتی پاشەکەوتی موسەی فەرمانبەران و کە هاتە سەر بابەتی کەمترین خانەنشینی لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە کاتی خۆیدا پەرلەمانتارێکی زۆر یعنی بە ئێمەشەوە پەرلەمانتارێکی زۆر کە ئێمە پێشنیاری ئێمەش وە مەرجی ئێمەش بووە لە کاتی خۆیدا گوتومانە کە پێویستە ئەم پاشەکەوتی موسەی فەرمانبەران لەم پرۆژە یاسایەدا بە یاسا حکوومەت هەرێمی کوردستان گرنتی بدا کە بیجێڕێتەوە بە فەرمانبەران و دومیان نابێ کەمترین موسەی خانەنشینان لە 400,000 کەمتر بێ، بەڵام دیارە هەم پاشەکەوتی موسەی فەرمانبەران و هەم کەمترین خانەنشینی لەم پرۆژە یاسایەدا کە بە پێی مادەی 91 بەرگەی 3 پێڕەوی نێوخۆی پەرلەمان هەر کەسێک هەر پەرلەمانتارێک 3 کەس باتە پێشنیارێک 3 کەس پشتگیریان کرد پێویستە بخرێتە بەرنامەیەکاری پەرلەمانەوە لەلایەنی لیژنەی پەیوەندیدارەوە، بەڵام ئەم دوانە بەڕاستی نەخراوەتە بەرنامەیەکارەوە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بەم دوو پرسە بە تایبەتی ئێمە هەڵوێستمان وەرگرت و هۆڵی پەرلەمانمان بەجێهێشت و ئامادە نین و ئامادە نەبووین کە دەنگ بەم پرۆژە یاسایە بدەین بە شێوەیەکی گشتی. و ئێمە هەڵبەت بەڕاستی وەکو خۆشمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کاتی خۆشدا بە هەموو لایەکمان ڕاگەیاند ئێمە بە ئەخلاقی خۆمان سیاست دەکەین و هەرچی پەرلەمانتاری جێبەجێ دەکەین جیا لە هەر شتێکی کە بەڕاستی ئەوەی کە بە قازانجمان زانی بێ بەگشتی بۆ خەڵکی جەماوەری هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە ئەومان تەبەنی کردووە و ئەوەمان پەیڕەو کردووە و ئومێد دەکەم کە بەڕاستی ئێمە وەکو خۆمان سووریش دەبینە سەر پێشنیارانەمان. بەڵێ ئەو مادانە بوو کە لەگەڵیان بەڵام هەندێک مادەی تر هەبوو کە پێشنیازی بۆ لەیەکێک لەو مادانەدا خانەنشینی بدە باڵاکان تایبەت ئەوەی لە ساعت 15 دەست پێکا بۆ لە ساعت 50 ئەو مادانی کە باس کرد ئێستا ئەو کە لەگەڵیان بەڵام خۆی گشتی یاساکە گرنگە. ئێمە کاک برێر بۆی بیزانی ڕاگەشت هەموو بیزانێ ئێمە بە مەرجی ئەوەی کە کەمترین خانەنشینی 400,000 کەمتر نەبێ و بە مەرجی ئەوەی کە پاشەکەوتی موسە بە یاسا بە گەرنتی بۆ فەرمانبەران بجێڕێتەوە لەگەڵ ئەوە بین پلە باڵاکانی بە ڕێژەیەکی زۆر کەم بکرێتەوە دابەزێنێت بۆ 115. بەڵێ کە ئەوە نهاتۆتە دی بەڕاستی ئێمە دەنگ بە کۆی یعنی لەگەڵ کۆی پرۆژە یاساکە نین چونکە پێشنیار و سەرنجەکانی ئێمە لەوێ جێ نەکراوەتەوە. لە باڵەکە لە 115 بۆ چەندە؟ 115 نابێ 115 دەست پێ دەکات نابێ 150 زیاتر بێت. ئێوە لەگەڵی نەبوون؟ ئێمە لەگەڵی نین چونکە مەرجەکانی کەمە نهاتۆتە دی. پێشنیازی چێ بووە؟ ئێمە پێشنیارمان کردووە هەموو زۆربەی فراکسیۆنەکانیش تەبەنیان کرد بەڵام بە مەرج. بەڕێزە من یەک ڕوونکردنەوەم هەیە ئەوەی کە باس کرا لە یەک تۆز دەستان وزم بەڕێزان ئەوەی کە باس کرا گوایە لیژنەی دارایی لەگەڵ حکوومەت ڕێکەوتنی کردووە لەسەر پاشەکەوت و لەسەر کەمترین موچەی خانەنشینی. نەخێر ئێمە کە لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆبووینەوە هیچ ڕێکەوتنێکمان لەگەڵ حکوومەت نەکردووە. من بۆ خۆم لەوێ بۆم سەلماندن کە چەندێک پارە دەگەڕێتەوە لە جێبەجێکردنی ئەم یاسایە ئەگەر وەک خۆی جێبەجێی بکەن بۆی ئەگەر کەمترین موچەی خانەنشینی بکەن بە 300,000 پێویستمان بە 10 ملیار بۆ 14 ملیارە. ئەمە قسەی وەزیری داراییە بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێمە. ئەگەر کەمترین موچە بکرێ بە 400,000 130,000 کەس لی سوودمەند دەبن پێویستمان بە 40 بۆ 50 ملیار دینارە.
حکوومەت بە ڕاشکاوی پێیوتین ئێمە دەمانەوێت پارەمان بۆ بگەڕێتەوە و لەو پارەگەڕاوانە ناخینەوە سەر موچە لێرە بیبڕین بۆ ئەوێ واتە حکوومەت بەم یاسایە زۆرترین مەبەستی ئەوەیە پارەی دەستکەوێ نەک خانەنشینی و پاشەکەوت و ئەوانە بداتەوە. وڵی ئێمە بە ڕاگشتی بیزانێت بۆچی ئێمە بایکۆت ئەم کۆبوونەوەیمان کرد ینی بۆچی ئێستا قەزەی پاشەکەوت و لەسەر کەمترین موچەی خانەنشینی ئایا ئێمە واقعی نین ینی واقعی نین یا پێمان وایە حکوومەت دەتوانێت بیکە کاکەم پێم وایە حکوومەت دەتوانێت پاشەکەوتی موچە بە یاسا بە ڕێکوپێکی بە قۆناق بیجێڕێتەوە چۆن بۆچی لەبەرەوەی بە پێی قسەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت کە لە 100 ڕۆژی کارکردنیان دەباسی کرد دەڵێ ئێمە 150 داهاتی ناوخۆمە زیاد کردووە ئەو بڕەبوجێکە لە بەغداوە دێ ینی بڕەبوجێکە کە دێ ینی بۆ هەرێمی کوردستان سێمیان ینی باج و ڕسوماتێکی زەرایبێکی ئێزگار زۆر زیاد کراوە دوقات و سێقات کراوە بۆی ئێمە پێمان وایە دەکاتێککە نەوتی زۆر بەرز بە بەراورد لەگەڵ پێشوو بۆ پێمان وایە بەڕاستی حکوومەتی هەرێم دەتوانێت هەم پاشەکەوتی موچە بە ڕێکوپێکی بە قۆناق بژێرێتەوە هەم ئەوەش دابیم کە گەرنتی بدا کە موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان لە 100,000 کەمتر نەبێت دەستان خۆش بێت و بۆ زانیاریشتان باسی ڕێککەوتن شت کرا بۆ زانیاری هەموو لایەکتەبان هیچ جۆر ڕێککەوتنەکە هیچ کەس نەکراوەیمە تەنها پێشنیاری خۆمانە قسەی خۆمانمان کردووە و نەمزامرە دەکەین بەڕاستی نەمزایدەش دەکەین قەناعەتی خۆمان خستۆتە ڕوو ئەوە سیاسەت و ئەوە هەڵوێستەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی سوپاس دەکەم.